سەرباری و پرۆژانی کە لە چەند ساڵی ڕابردوودا حکوومەت هێرەم لە سنووری چەمسەماڵ جێبەجێ کردوون ماوەی 5 ساڵە پرۆژەی ڕووناکردنەوەی ڕێگای کەرکووک سلێمانی تەواو نەکراوە. ئەو ئامودانە هەیە هیچ کارەبایتیانە کە ئێمە ئەگەر ڕووناچیە بێ بە شەوان تاسەکان دەبینی یان ڕووداوی هاتوچۆ کەمە بێتەوە ڕوودا و زۆر کەمە بێتەوە اینجا بۆ دەگەیتە چەمچەماڵ لە چەمچەماڵشە تا مەسافەیەک عینەن ڕووناچی هەیە گڵۆپەکان هەیە ینی کارەبا هەیە بەس کە لەو سەرەوەدەی ڕووداوی هاتوچۆ کەمترە بێتەوە ئەگەر تیشکی ڕووناچی بێ وەکو وەرزی زستانمان لە پێشە بۆ زستان ئەگەر ئەو بلاجکتۆرانە ئیشکا کارەبای هەبێ ڕۆشنا دەبێتەوە. ئەو ئینارانە چا بکرێتەوە لەبەروی کە حاڵەتێکی زەرورە خاصن ئەمانی نێزیکی شارن بۆ پەڕینەوەی هەنێ حاڵەکات هەیە بۆ نمونە نەفرێ ئەپەڕێتەوە یان سیرەکەی قەرەباڵغیلی ئەو شوێنانە ئەکرێت ئەو ئینارانە زەرورە چا بکرێنەوە داوامان لەلایەنی پەیوەندیدار هەیە ئەو ئینارانە بخرێنە ئیش لەبەروی کە ئەو شۆفێرانیش زیاتر پێشی خۆیان ئەبین و لە ڕووداواتچۆکان کەمترە بێتەوە. وەکو شۆفێران کارێکی گرنگە بەس بەڵام وەکو جوانی سیمای شار دەواازەی شارە و شتێکی جوان و ڕێک و پێکە بەس بەڵام داوا لە حکوومەتەکەین بەنیوە ناچڵی جێی هێشتۆ و شتێک بکە لە بەرژەوەندی خەڵکا بێت لە بەرژەوەندی هاوڵاتیان و هەر بۆ شارەکە و هەم بۆ شۆفێران و هەموو کەسێک سودمەند دەبێت لێ. بەڕێوەبەری کارەبای چەمچەماڵی شاشکرایی دەکات ئەو پرۆژەی لە ساڵی 2013ەوە لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگای سلێمانی دەستی پێکراوە و تا ئێستاش تەواو نەکراوە. لە ساڵی 2013 لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگای سلێمانی بە بڕی نزیکەی 2.5 ملیار و کەوتە بواری جێبەجێکردنەوە. ئەم پرۆژەیە لەلایەن کۆمپانیایەکی تورکیەوە کۆمپانیای جەهانگیر جێبەجێکرا کۆمپانیاکە تقریبا نزیکەی 165 کارەکانی تەواو کرد پاشەوە نەیتوانی کارەکە تەواو بکە و پێشەوەی قەیراندارایەکیش بێتە پێشەوە تەبعاً کارەکەی بە نیوە ناچڵی بەجێهێڵا. ئێمە چەند جارێک نووسراومان کرد بۆ بەڕێبەرایەتی گشتی کارەبای سلێمانی و ئەوانیش نووسراویان ئاراستی پارێزگای سلێمانی کرد لە چەند مانگی ڕابردووە لەلایەن پارێزگاری سلێمانی و بەڕێبەرایەتی گشتی کارەبای سلێمانیەوە لیژنەیەکی تەکنیکی و ژمێریاری دروست کرا بۆ ئەوەی کە جەردی کەرەسەکان بکات و پرۆژەکە لە کۆمپانیاکە وەربگیرێتەوە کە ئەگەر پرۆژەکە لە کۆمپانیا وەربگیرێتەوە ئەبێ حکوومەتی هەرێم قەرار بە کە پرۆژەکە بدرێتە کۆمپانیایەکی تر و کارەکانی تەواو بکرێت. خواست و داواکاری هاوڵاتیان و بە تایبەتی شۆفێرانە پرۆژە ڕووناکردنەوەی ڕێگەی کەرکووک سلێمانی لە قەزای چەمچەماڵ تەواو بکرێت بەو پێیە و پرۆژەیە ڕۆڵی دەبێت لە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ لەو ڕێگە سەرەکیەدا. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.